ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئابڕیانی هاوکار ماتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ بە ئامانجگرتنی دەیان بنکەی نظامی ڕەژیم لەلایەن ئیسرائیلەوە، لە کارکەوتنی 50% بانکەکانی تاران و وەرگرتنی باج لە وڵاتیان، هەڕەشەی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، دەست بەسەرکردنی 18 کچی خوار تەمەن 18 ساڵ لە مەهاباد، نیگەرانی بنەماڵەی بەندکراوانی زیندانی کرماشان لەسەر دۆخی تەندروستی ڕۆڵەکانیان، سەپاندنی سزای زیندان بەسەر سوهەیلا مەتاعی لە دێولان و هەڕەشەی ئیدارەی دڵاتی بۆکان لە هەڵسوڕاوانی مەدەنی و کرێکاری. بە ئامانجگرتنی دەیان بنکەی نظامی ڕەژیم لەلایەن ئیسرائیلەوە، بەیانی ڕۆژی چوارشەمە 28 جوێزەردان فڕۆکەکانی ئیسرائیل هێرشێکی قورسیان کردە سەر سایتە پەدافەندی و موشکیەکانی ڕەژیم و چەندین هێزی ڕەژیم کوژرا و بریندار بوون. بە پێوە دیمەنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ڕتەشی ئیسرائیل بە 50 فڕۆکە هێرشی کردوەتە سەر سایتی پارچین و کارخانەی وەبەرهێنانی سانترفیۆژ لە کەرەچ. تاقینەوەی گەورە لە بنکەی موشکی خۆجێر ڕوویداوە. هاوکات پادگانی ئیمام حەسەن و هەوانیروزی کرماشان بۆ جاری چەندەم بە ئامانجگیرا و 8 ئەندامی سپا وەرتەش کوژراون و چەندین کەس بریندار بوون. لەگەڵ بردومانی شارەکانی هەمەدان، ئەبهەر، تەورێز، ئەردەبیل، ئیسفەهان و ئەهواز کۆماری ئیسلامی بەدەیان موشە گێرشی کردە سەر ئیسرائیل و 94 کەس بریندار بوون. هەروەها دۆناڵد ترامپ 48 سەعاتی بۆ تەسلیمبوونی کۆماری ئیسلامی داناوە و عەلی خامنەی لە وەڵامدا ڕایگەیاندووە کە بە هیچ شێوەیەک تەسلیم نابن. شانی باسەکە لە دەستپێکی هێرشەکانی ئیسرائیل وەسەر ڕەژیم 524 کەس گیانیان لەدەستداوە کە 450 کەسیان هێزی نظامی و 74 کەس مەدەنی بوون. بە پێی دوایین زانیاری 5 هێزی سپای پاسداران لە ئاردەستانی ئیسفەهان کوژراون. لە کارکەوتنی 50% بانکەکانی تاران و وەرگرتنی باج لە هاوڵاتیان، بە پێی راپۆرتی میدیاکانی ڕەژیم تەنیا 50% بانکەکانی تاران کار دەکەن و ئینتەرنێت لە چەند ناوچە پچراوە. هەروەها وێزگەکانی ئۆتۆبان لە کاتی شەڕدا باجیان لە خەڵک وەرگرتووە و ئەو بابەتە ناڕەزایەتی هاوڵاتیانی بەدوا خۆی داێنەوە. پاش هۆشداری چۆڵکردنی ناوچەی هەژدەی تاران، هەزاران شارۆمەند بەرەو دەرەوەی شار هەڵاتوون، بەڵام وێزگەکانی ئیدارەی ڕێگە و شارسازی لە ژێر بۆردومانەکانی ئیسرائیلیشدا خەڵکیان بۆ وەرگرتنی باج ڕاگرتووە. لەلایەکی دیکەوە لە کارکەوتنی بانکەکان و خاڵیبوونی گیرفانی خەڵک دەیان کێشەی بۆ هاونیشتمانیان ساز کردووە و هاوڵاتیان بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان تووشی کێشە بوون. هەڕەشەی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران هۆشدار بە حیزبەکانی ڕۆژهەڵات دەدەن تاکو سەقامگیری ناوچەکە تێک نەدەن. بە پێی ڕاگەیاندراوی وەزارەتی دەرەوەی ئێران، عەباس عێراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە بارودۆخی نایاسایی ئێستاوە دەخوازێت حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بڕگەکانی ڕێکەوتنی ئەمنی نێوان هەردوو وڵات بۆ ڕێگری لە هەر جۆرە جموجۆڵێکی سەربازی لەو دوو وڵاتە بۆ تێکدانی سەقامگیری ناوچە سنووریەکان بە تەواوی جێبەجێ بکەن. بە پێی زانیاریەکان، دەستگا ئەمنیەکانی هەرێم چاودێری کەمپەکانیان چڕتر کردوێتەوە تاوەکو هیچ جموجۆڵێک لەلایەن پێشمەرگەکانی ئەو حیزبانەوە دژ بە کۆماری ئیسلامی نەکرێت و بیان و بە ڕژیمی ئێران بۆ بە ئامانجگرتنی هەرێمی کوردستان نەدرێت. دەست بەسەرکردنی 18 کچی خوار تەمەن 18 ساڵ لە شاری مەهاباد. ڕۆژی سێشەمە 27 جوێزەردان بەلانیکەم 18 کچی خوار تەمەن 18 ساڵ لە شاری مەهاباد بە شێوەی کاتی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە ئازاد کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی شاری مەهاباد بە بیانووی بڵاوکردنەوەی پۆستی تایبەت بە شەڕی ئێران و ئیسرائیل لە سۆسیال میدیا 18 کچی تەمەن خوار 18 ساڵیان لەو شارە دەست بەسەر و پاش لێپرسینەوە تۆمارکردنی دۆسیە ئازاد کردو. نیگەرانی بنەماڵەی بەندکراوانی زیندانی کرماشان لەسەر دۆخی تەندروستی ڕۆڵەکانیان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دەرگای هەموو بەندەکانی زیندانی دزەڵاوە جۆشکاری کراوەوە هیچ مەئمور و کارمەندێک لە بەندەکاندا نییە تاکو چاودێری دۆخی بەندکراوان بکات. بە وتەی هاوڵاتیان، تەنیا چەند هێزی کادری ئەمنیەتی لە بنکەی ناوەندی نیگەهبانی زیندانی دزەڵاوە جێگیر کراون و بەرپرسانی زیندان
هەموو دەرگای بەندەکانیان جۆشکاری کردووە. سەپاندنی دۆخی ئەمنیەتی بەسەر ئەو زیندانە نیگەرانی لای بنەماڵەی بەندکراوان دروست کردووە و داوای ئازادی زیندانیان دەکەن. سەپاندنی سزای زیندان بەسەر سوهەیلا مەتاعی لە دێولان. سوهەیلا مەتاعی چالاکی مەدەنی خەڵکی دێولان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە کۆماری ئیسلامی بە 3 مانگ زیندانی تعزیری و 3 ساڵ زیندانی تعلیقی محکوم کراوە. لە کاتێکدا شارەکانی ئێران لەلایەن ئیسرائیلەوە بردومان دەکرێت، دەستگای قەزای کۆماری ئیسلامی درێژە بە سەرکوتگەریەکانی داوە و لە نوێترین هەواڵیدا سوهەیلا مەتاعی چالاکی مەدەنی خەڵکی دێولانی بە زیندان محکوم کردووە. ناوبراو لە کۆبوونەوەی ڕۆژی 8 مارس و مانگرتنی گشتی بازاڕیانی کوردستان دووجار دەست بەسەر و دواتر بە دانانی بارمتە ئازاد کرابوو. هەڕەشەی ئیدارەی ئیتڵاعاتی بۆکان لە هەڵسوڕاوانی مەدەنی و کرێکاری بە پێی هەواڵە گەیشتوو ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هاوکات لەگەڵ شەڕ لەگەڵ ئیسرائیل گوشاریان بۆ بنەماڵە دادخوازەکانی کوردستان هێناوە و هەڕەشە لە هەڵسوڕاوانی کرێکاری و مەدەنی لە شارەکانی کوردستان دەکەن. بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و پەرەسەندنی شەڕی کۆنەپەرستانەی نێوانە و دوو وڵاتە، دەسەڵات تووشی شپرزەیی بووە و نیگەرانە لەوەی کۆنتڕۆڵی بارودۆخەکەی لە دەست بدات. بۆ بۆنەوەی ئیتڵاعاتی ڕژیم لە شاری بۆکان و شارەکانی دیکەی کوردستان بە شێوازی جۆراوجۆر و لە ڕێگەی تەلەفۆنەوە هەڕەشە لە هەڵسوڕاوانی مەدەنی و کرێکاری دەکات. ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بە توندی هۆشداریان بە چالاکانی کرێکاری و مەدەنی داوە کە نەکەونە ژێر کاریگەری ئەم ڕۆژانەی فەزای مەجازی و خۆ لە بانگەشەکردنی خەڵک بۆ ڕژانە سەرشەقام لە بەرژەوەندی لایەنە سیاسیەکان و لە دژی کۆماری ئیسلامی خۆیان ببوێت. مەترسی دیپۆرتکردنەوەی چالاکێکی مەدەنی و سیاسی خەڵکی کرماشان بە ئێران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئێحسان خالدی چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی شارستانی پاوە لە وستانی کرماشان کە ئێستا لەلایەن پۆلیسی ئەمریکاوە دەست بەسەرکراوە، مەترسی دیپۆرتکردنەوەی لەسرە. ئێحسان خالدی لە چالاکانی شۆڕشی ژینا بوو کە لە مانگی سێپتامبری 2024 زاینی بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتڵاعات ناچار بە کۆچکردن بۆ دەرەوەی وڵات بووە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەیاننامەیەکدا داوایان لە نەتەوەی یەکگرتووەکان کردووە یانی چالاکانی سیاسی بپارێزرێت و ڕێگە نەدات وڵاتانی ئەوروپای و ئەمریکا پەنابەرانی سیاسی ڕادەستی کۆماری ئیسلامی بکەن. سەپاندنی سزای سێدارە بەسەر 2 دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە زاهێدان. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، جەلسەی دادگایکردنی 3 دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە شاری زاهێدان بەڕێوە چووە و محەممەد دەروێش ناڕۆیی و یاسین کەبدانی بە ئێعدام مەحکوم و بنیامین کۆکەن بۆ قەرەنتینەی زیندانی زاهێدان گوازراوەتەوە. محەممەد دەروێش ناڕۆیی، یاسین کەبدانی و بنیامین کۆکەن لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و لە ژێر شکنجەی سەختدا ناچار بە دانپێدانانی زۆرم لێ دژ بەخۆیان کران. ڕۆژی دووشەمە محەممەد دەروێش ناڕۆیی و یاسین کەبدانی بە ئێعدام مەحکوم کران و بنیامین بۆ بەندی قەرەنتینە ڕاگوێزراوە. چالاکانی بەلوچ پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی و 2 بەندکراوە و هەروەها ئازادی بنیامین کۆکەن بوون. محکومکردنی پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە یەکێتی ئەوروپا. ڕۆژی سێشەمە 27 جۆزەردان شۆرای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا لە بەیاننامەیەکدا پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامی و سەرکوتی وەحشیانەی خەڵکی لەلایەن ئەو ڕژیمەوە بە توندی محکوم کرد. بڕیارە 59هەمین دانیشتنی شۆڕای مافی نەتەوە یەکگرتووەکان لە ڕۆژانی داهاتوودا بەڕێوە بچێت بۆ بۆنەوە یەکێتی ئەوروپا لە بەیاننامەیەکدا پێشێلکردنی مافی مرۆڤی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی محکوم کردووە. لەو بەیاننامەیەدا وێڕای ئاماژەدان بە سەرکوتی سیستماتیکی ژنان کچان کەمینە نەتەوەیی و ئاینیەکانی ئێران داوا لە کۆماری ئیسلامی کراوە پابەند بەو پەیماننامەیە بێت کە پێشتر واژۆی کردووە. شۆڕای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا هەروەها ئاماژەی بە ڕێژەی بەرزی ئەعدامەکان کردووە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران بوو. گیانەدەستانی دەیان فلستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی چوارشەمە 28 جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل بۆ جارێکی دیکە هێرشی کردە سەر ئاوارەکانی کەرتی غەزەوە بۆ هۆیەوە دەیان کەس کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە، ئەرتەشی ئیسرائیل هێرشی کردوتە سەر ئەو کەسانەی کە لە بەردەم ناوەندەکانی دابەشکردنی یارمەتی مرۆییدا چاوەڕێی وەرگرتنی پێداویستی بوون. لە ئەنجامی ئەو هێرشانەدا بەلانی کەم 50 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 200 فەلەستینیش بریندار بوون.
و دوایین هەواڵمان سەبارەتە بە راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان لەسەر دۆخینە لەباری ژنان لە وڵاتی ئەفغانستان. بە پێی راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان لە هەر دەژنی گەنجی ئەفغانستانی 8 کەسیان نەخوێندەوار و لە کارکردن بێبەش کراون. بە پێی راپۆرتە 80% ژنانی تەمەنژێر 30 ساڵی ئەفغانستان لە مافی خوێندن و کارکردن بێبەش کراون. ئەگەر حکوومەتی تاڵەبان سیاسەتەکانی نەگۆڕێت، ڕێژەی کەسانی پسپۆر لە وڵاتە بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەبێتەوە و ژنان و کچانی ئەفغانستانی تووشی دایان کێشەی جددی دەبن. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.